سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش ئێستا لە گوندی گەرەوانین لە سنووری قەزای ڕەواندز دیارە ئەمڕۆ بە فەرمی بنکەی تەندروستی گوندی گەرەوان کرایەوە دوای ئەوەی لە ساڵی ڕابردوو لە مانجیدە بەردی بناغی ئەو بنکێدانرا کە بنکەیەکی تەندروستی بوو بەڵام پێویست نەبووێستا بەشەکانی بەسەر ئەکەینەوە کە لێرە هەریەکە لە بەڕێوبەری گشتی تەندروستی سۆران و قایمقامی قەزای ڕەواندز لێرن پێم خۆشە سەرەتا بچینە ئەو ژوور و ئەنیکە تازە دروست کراونەمە ژووری ژمارە دووی پزیشکە دیارە ئەو بنکەیە هەندێ هۆبەشی بۆ زیاد کراوە پێشتر وەکو پێویست نەبوو ئەمە ژووری پزیشکە بەپێی ئەو بابەتە تەندروستیانەی کە هەیە لە بنکە تەندروستیەکان بنکە تەندروستیەکە لە جۆری سیە کە ساڵی ڕابردوو بەردی بناغەی داهاندرا خواست و داواکاری خەڵکی گوندی گەرەوان بوو ئێستا ئەم ژوورە ژووری برین پێچە دەچینە ئەم ژوورەش بزانین ئەو ئامێل و پێداویستیانی کە هەیە چۆن دابین کراون بۆ ئەوەی دیمەنەکان بە تەواوی بگوازینەوە ئەمە ژووری برین پێچە بۆ کەسانەی هەر برینێکیان هەبێ بێت لێرە چارەسەری پێویستیان بۆ بکرێتن دا و دەرمانی پێویستیش دابین کراوە بۆ ئەو بنکە تەندروستی لەلایەن بەڕێوبەرایەتی گشتی تەندروستی سۆران من هەوڵەدەم بۆ چوونی بەڕێوبەری گشتی تەندروستی سۆرانیش لەگەڵ بەڕێوبەری گشتی تەندروستی سۆران گفتوگۆ ئەەکەم کاک دکتۆر کامەران ئەمڕۆ بەردی ساڵی ڕابردوو لە کۆتایی مانجیرە بەردی بناغی ئەو بنکەیە دانرا چۆن بووە تواندرا لە کەمتر لە ساڵێک کارەکانی بەکۆدا ئێمە لەسەر ئەو ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو جا قسەیەک جەنابیان قسەیەکە کە دەڵێ بەڵێنێک نادەن کە جێبەجێ ناکەین ئێمە ساڵی ڕابردوو بە یاوەری لەگەڵ قایمقامی قەزای ڕەواندە سەردانی دۆڵی ئاکوانمان کرد و بینیمان کە بنکەی تەندروستی لەم گوندا بنکەیەکی نەشیاوە وە کۆنە لە دەمێکە دروستکرا بووە بە شیانی ژانی بەکارهێنان نەبوو بۆی بڕیارمان دەکا سەر لە نوێ بیرڕخین و بنکەیەکی تەندروستی نوێ دروست بکەین ئێمە ئەو کاتی بەڵێنێکمان پێدا و بەخۆم بە شێوەیەکی شخصی سەردانی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانم کرد بۆی ڕەزامەندی وەربگرین بۆ دروستکردنی ئەو بنکەیە چکە بەڕاستی هەم ڕێیەکی استراتیژیە هەم دۆڵی ئاکۆیان کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی تایبەت بە دۆڵی ئاکوان دەدات لە هەموو بابەتەکانی تەندروستی ڕێگاوبان ئەوانە کە ئێستا زۆربەی پرۆژەکان لەو دەوەرە جێبەجێ دەکرێن بەردی بناغان بۆ دانرا بەدڵنیاییەوە ئێمە لەسەر ئەو ڕاستپاردن هەموو کارێک دەکەین بۆی بتوانین خزمەتگوزاری پێشکەش بە کۆی گشتی دارێسەر بەخۆی سۆران و ئەو شوێنانێک کە تاوەکو ئێستا پرۆژان نەبووە یان جۆرێک لە جۆرەکان خزمەتگوزاری باشیان پێشکەش نەکرا ئێمە ئەوان بۆ قەرەبوو دەکەینەوە و بەدڵنیاییشە بۆمە هیچ قەزا و ناحیەیەک بە دەرنابی لە پرۆژەکانمان و ئەو بەڵێنانەی کە دایتمان جێبەجێ دەکەین ئێستا ئەوڕۆکە بنکەی تەندروستی جۆری سی لە بنکەی تەندروستی گەرەوان بە گوژمەی زیاتر لە 130 میلیۆن دینار ئەوڕۆ کرمانەوە و کەوتە خزمەتی هاوڵاتیانمان لەم سنوورە پرۆژەی زیاتریشمان دەبی لە قەزای ڕەواندز ئێمە ئێستا سەرخاڵی ئەوەی نەکە کۆمەلگایەکی تەندروستی لە قەزای ڕەواندز دەست پێ بکەین و دروست بکەین ئێستا خەریکی دیزاینکردن و ئامادەکردنە بەدڵنیا ئەویش موافقەیەکی وەردەگرین و دەست پێ دەکەین و وردە وردە بۆی بتوانین ئەو ئاستەی کە لە بابەتی خزمەتگوزاری تەندروستیەکان هەیە لە قەزای ڕەواندز بینە ئاستێکی خوازراوە. زۆر سپاس بۆ ئەمە سەرنجەکانی دکتۆر کامەران مەلا محەممەد شێروانی بەڕێوبەری گشتی تەندروستی سۆران بوو وەکو گوتمان ئەو بنکەیە لە جۆری سیە من هەوڵەدەم هەم بۆ چوونی موختاری گوندی گەرەوان بەڕێوبەری بنکەی تەندروستی گەرەوانی شوەر بگرم کاک ڕزگار تۆ وەکو موختاری گوندی گەرەوان تا چەند دڵخۆشن بەوەی کە ئەمڕۆ بنکەیەکی تەندروستی تازە بۆ گوندی گەرەوان دروستکرا و کرایەوە زۆر خۆشحاڵی بەکردنەوەی ئەو بنکە تەندروستیە بنکەی تەندروستی کە لە ساڵەکانی پێشوودا کرابوو ڕێکخراوەکی منەظەمە یونیسێف دروستی کردبوو ئەو کاتی مەسەرەن لەو کاتی خەڵکەکە کام بوو بەڵام کە 2000 بیر کراوە توانرا مەسەرەن لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی سۆران بیرکراوە کە ئەو نەخۆشخانەی گەورە بکرێت چونکە لە هاوڵاتیانمان زۆرن 3-4 گوندی لەسەرن زیاتر لە 400 و قسوور ماری لەسەرە ئێستا ئەو نەخۆشخانەکەرە زۆر دڵخۆشین زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆر سپاسی ئیدارە سەربەخۆی سۆرانەکەین زۆر سپاس بۆ دکتۆر کامەران بەڕێوبەری تەندروستی سۆران زۆر سپاس قایمقامی قەزای ڕەواندز زۆر سپاسی هەموو لایەکی ئەەکەین بە بەکردنەوەی ئەم بنکە تەندروستیە هاوڵاتیان ئەتوانن لێرە یعنی پێویستیان بە ڕەواندز نەبیت
ئەتوانن لێرە چارەسەری گشتی چارەسەری گشت تایبەت هەمویان وەربگرن بەڵام ڕێژەی کارمەندانمان کەمە هیوادارم بێلۆ بکرێتەوە کە کارمەندانە زیاد بکرێ هیوادارم یعنی بەردەوام بێت ئەمە بکرێتە خەفارات ڕۆژانە و شەوێش دکتۆر لێرە بمێتەوە چونکە ئێرە سەیدەلان و عیادەی لێ نییە بەکردنەوەی ئەم زادێش مەسەرەن ئەگەر بگرێ ئەو زادەی لەگەڵ هەردوو ئیداری سەربەخۆ تێک ئەکرێتەوە ئیدارەی سەربەخۆی ڕانیە و سۆران ئێرە زیاتر فراوان ئەبی خەڵکەتووی مەسەرەن لە ڕووی ئابووریشەوە زۆر باشتر ئەبین زۆریش نییە مەسەرەن 20 کیلومتر تا 25 کیلومتر لەگەڵ زیینی وەردی تێک ئەکرێتەوە ئیشاڵڵا ئەوەش زێبەجێ ئەکرێت زۆر بەخێربێن سەر ساوان ڕزگار سپاس بۆ تۆمە موختاری گوندی گەرەوان بوو بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان کردنەوەی بنکەی تەندروستی گوندی گەرەوان بوو دوای ئەوەی ساڵی ڕابردوو لە کۆتایی مانجیدا بەردی بناغەیدانرا بە بژمە زیاتر لە 130 میلیۆن دینار ئەمڕۆ کارەکانی بە کۆتا هاتوو بە شێوێکی فەرمیکرایەوە و دەخرێتە خزمەتی هاوڵاتیان